بەڵێ خۆشەویستان ئێمە بەردەوام ئەبین و ئەچینە لای تەوەریەکەمان جالانەوە کە زانین لەوەی کا خانمان دەبێت کاتەکانیان کە لە ماڵەوەن خەریکی خواردن دروستکردنن یاخود خەریکی ماڵن بۆیە هەندێک کەرستە بەکارهێنن لە نێو ماڵەکانیان کە لەوانەیە زیان بگەێنن لە کاتی خواردن دروستکردنا لەوانەیە هەندێک لە پلاستیک بەکاربێنن یاخود هەندێک لەو مەنجەڵانەی کە بەکاری ئێنن بۆ خواردن دروستکردنەکە یاخود ئەو کەلوپەلانە لەوانەیە زیان بگەێنن لەگەڵەوەشە خانمان هەمیشە ئەیانەوێت ماڵەکانیان بە پاکترین شێواز ڕابگرن هەر بۆیە هەندێک جار پاکەرەوەکان بەکارهێنن چ لە شۆردنی قاب و قاچاغەکان بێت یاخود لە پاکردنەوەی بەشێکی ماڵەکە بێت ئەمەشە بینین کە زیانەگەن بەداخەوە لەم چەند ڕۆژەی دوایە هەواڵێکمان بیست لەوەی کە خانمێک گیانی لەدەستا لەوەی کا دوو مادەی پاکەرەوەی تێکەڵ کردبوو کە ئەمانە زۆر زیان ئەگەن بەڵام خانمان هەمیشە ئەماکەن و دووبارەی ئەەکەن و ئێمە ئەمڕۆ ئەمانەوێت زانیاری زیاتر وەربگرین لەسەر ئەو کەلوپەلانەی کە خانمان لە ماڵەوە بەکاری ئێنن بزان چۆن بەکاری بێنن تاکو شێوازە تەندروستەکەی لەدەست نەهات و نەبێتە هۆکاریەوەی کە زیان بەخۆی و با چواردەورەکەشی بگەێنێت با میوانداری زۆر بەڕێز دکتۆر زانە ئەحمەد وەکو پسپۆڕی خۆراک و تەمەندرێژی بە خۆشحاڵی و ئەمڕۆ لە ئەستۆدیۆ ڕۆژێکی نوێ لەگەڵمانە بێت دکتۆر فەرموو. بانی باش بنتا باش حاضران خانچانی باشید خانچانی بانی باش نتیجه واشن بخیر بیت دستان خوش واشن زۆر سپاس دکتۆر خانمان کە لە ماڵەوە ئیشەکان هەندێک کەلوپەل و کەرستە هەیە بەکاری ئەهێنن هەندێک جا ئەوان بەکارهێنن بۆ ئەوەی کا تەندروستی یان بەحساب ئەو شتانە پاکتر ڕاگرێت بەڵام زیان ئەگەێنێت بەتاکیدی خۆی کێشەکەمان ئێمە ئەگەر ملاحظە بکەی ئێمە یعنی پلاستیک چۆتە هەموو ژیانمان لەناو کۆمەلگا لە کارمانە لەناو مەطبەخمانە لە دەرەوەمانە لە هەموو ژیانمانە کێشەکەوەی پلاستیک خۆی مادەیەکی نامۆیە لە سروشتا یعنی گە 200 ساڵ چینەوە دواوە شتێ نەبوو ناوی پلاستیک بێت باشە لەبەرەوەی کەوا شتێکی زۆر نامۆیە زۆر قورسە کاتێک کە بە تەنۆلکەی وردی ڕاتە ناو لەشی مرۆڤم حەزەکەم پێشەوە بەزانم باسێکی پلاستیکەکەمانە ئەم مادانە ڕاستە لە ڕواڵەتە جوانە و هیچ کێشەی نییە و ئەتوانی ئیشەکانمانی پێ بکەین بەس بە تەنۆلکەی وردی کە ڕاتە ناو لەشمانەوە بە عەکسی مادەکانی تر کە وەکوڵەی هاوڕێی سروشتنێ تۆ بۆ مێ پارچێ دار وردەدا بڕاتە ناو لەش تۆ چی لێ لە ئاسان لە ئەخیرا هەرسە بێ و شتەکە و لەش دەری ئەدات و شتێکی لێکات بەڵام پلاستیک شتێکی زۆر نامەیە لە سروشتا بە هیچ شێوەیە هیچ ئینزایمێکمان نەبیتوێنێتەوە یعنی ئەو وردە پلاستیکانی کە ڕاتە ناو لەشمانەوە بە هیچ شوێک لەش ناتوانێت هەندێک جار هەتا کۆتایی ژیانمان بێتە هۆی چی دکتۆر کە لە شامێنێتەوە زۆربەی کات ئەمێنێتەوە ڕاتە ناو زۆر لە شانەکانمانە خۆی گرسێتەوە هەندێک لە شانەکان ئەساس ناو جگەرەوە مەسەلمونن ناو گورچیلا زۆر هەندێکی کەمی نەبێت کە لە ڕێگەی معنا لە ڕێگەی میز و ڕاتە دەرەوە ئەمانە کێشەی زۆر خراپی هەیە مایکرۆپلاستیک یاخو وردە پلاستیکی پێڵین کاریگەریەکانی لە هەمووی خراپتر یەکەم بریتە لە ئەوەی کاپێتە ئەندۆکراین دیسڕاپتەر چکە ئەو یعنی واتە لە ڕووی کیمیاویەوە لە چی ئەچن لە هۆرمۆناتە چن هۆرمۆن نییە وکواتوانین بڵین هۆرمۆنە درۆزنەیە لە ئەنجامی ئەوە هەموو کارەکانی فەسلجی هۆرمۆنەکان تێکێ لە ئافرەتانە بێتە کێشەکانی عادەکانیان بۆ دروستە بێت کێشەی مناڵبوونیان بۆ دروستە بێت مەسەلمونن کێشەی مو دروست ئەبێ لە ناو ئافرەتانە سەگەم لە حەزە بکەی کێشەی زیبکە کێشەی قژڕتانەوە لە پیاوە بێتەوە دروستبوونی مەمن کەم بوونەوەی هێزی سەکسی ئەگەر لە حەزە بکەی حتا بێتە هۆی زیادبوونی حاڵاتی زوو پێگەشتنی مناڵ باڵەبوونی مناڵ ئەگەر لە حەزە بکەی ئافرەتی جاران یاخو کوڕیان سنجاران لە عمری 13 بۆ 14 ئەبێ بە یعنی باڵغی وەکۆڵیت ڕەگەزی ئەبێت بەڵام ئێستا هەندێ مناڵ ئەبینی لە دوای دە بۆ 11 هێشتا نەگەشتونتە 11 ئەمە کاریگەرێکی زۆر خراپی هەیە جا کێشەکەوەیە لە زۆربەی ئەو مادانەی کە بەکاری ئەهێنین هەندێکی بەرکەوتەی هەیە بەرامبەر گەرمی تا ڕادێ بە سەرما کەمتر بەڵام هەر دقەیە بەهۆی هەر کاریگەریەک و گەرم کرا وەکۆڵی ئەو جووسەی کە تایەتی ئەو شیلاوەی تایەتی پڕە لە هەزارەها پارچەی وردی مایکرۆپلاستیکی ئێمانە ئەکەوێتە ناو خۆراکەمانە و یعنی لە هەندێ توێژینەوە باس لەوە ئەکرێتەوە لە زۆربەی لە هەفتەیەکان نزیک مەسەن 4 بۆ 5 گرام ئەچێتە ناو لەشمانەوە بەقەدەر یەک کردیت کارت بەقە یەک کارتی ئەمەی کە بانقی کە بەکارێنین کە 4-5 گرام باشە دکتۆر من ڤیدیۆیەکی بەڕێستم بینی باست لە کاریگەری ئەو کەوچکە ڕەشانە ئەکرد کە پلاستیکە و ئێمە لە زۆربەی زۆری ماڵەکان و چێشخانەکانمانە ئێمە خانمان بەکاری هێنین دکتۆر ئیتر ئەمە کەوگیر بێ کەوچک بێ هەر بابەتێکی تر بێ لە مادەیەکی پلاستیکی ڕەش دروست کراوە
بەکاری هێنین چەندەها ساڵیشە بەکارمان هێنا و ڕەنگە لە مێشکی خۆمانەوەماندانە بێت کە زۆر تەندروستە ئەمە دکتۆر لەبەرەوەی مەنجەڵەکەمان ڕەنگە هیچ کێشێ بۆ مەنجەڵەکەمان دروست نەکاو ئەم بابەتانە ڕوو لەمانە پێمان بڵێ ئەمە چ کاریگەریەکی نەرێنی هەیە من خۆم گوێم لێ بۆ کە باست کرۆ بەڵام حەزەکەم بینەرانیش گوێبیستی ئەوە بن لانا خانەزانی کێشەکە چیە هەر شتێک کە وەکۆڵی یەکەم جار بۆ ماوەی لە ماوەی هەفتەیەکە لە دووسێ ڕۆژات وەکۆڵی نەی کوشتی یاخو نیشانێکی خراپ لێ دەرنەکەمانەوە نییە تەندروست بوو نیشانەکان درێژخانە دروستە بێمانە شخصێک کە لە عمری 55 یاخو لە 55 ساڵیە کە توش سەرەتانە بێت باشە خۆ يعني احتمالي ونية دوين يشتكي كردو أمر توشي سرطان لعمري بالصالي وكالله كأبه أو تأثيراتاني كوازور بي مواد مسرطانة كان إما ماداني كبإنجليزي بيوم مسرطان يعني تيزي خانة سرطاني كانت باشا كالله كبوني وكوالي كاريجري كاني بچنها صالة لو أنا دواي بيزدان صالته أو كيش أنا بدرس كاو معنا بس هندي اللي كيش كاني كرت خان بو ممنوع خان كاني بچاي خماني بيني وكباس بانكر تكشوني باري هرموني سأفرت للصاعات وأنا بلا مصان نوي أفرت باشا هر هالصالة شيء خطاك سيري كبزاني مو أبيني لك شو نكتب من لك كم دائما كخالمي ولا عمدانش هر هالصالة دواي ويكسلم ورا شو نكي يعني أفرد لصان نوي قجروتته باشا لصانوي أفرد بوم كيشير بو أفرد درستبي بو بياون وانيش بكاري نانا بلا بو بياويش اي بياو معقوله مثلا بقول من بياو ابين ماسكولار بي ويعني بالكي ماسوكاني زور بي مثلا سير كي صين جوره بي ومانا بياو زور بي بياوان كشي مثلا كميه هذه سكسيان بدرس بي كشي من البوني بدرس بي كشي نزوكي يكلك جورتين كان كم لحظه كي بريت صار عيادي زور بي دكتوره افرت كان سير كي كشي نزوكي زور كشي بو للروي بيكاتي كيميائي امانه لهرمون اتشن بس هرمون نين باشا وكو هرموني استروجين كوا همو تنزان هرموني افرتانه حتشي كردار هرموني كاني افرته لقشو نشون ما عاد كاني بهو هرموني استروجين اميت هرموني استروجينيه ايال وكولي ايال هستياركي يعني ريسبتركي كهرموني استروجين لجاتي او كاركا بك بشوي كي ترى ايبا لو كاتا ايبيني كوا كاريغري كان حموي تيكسنو امانه لبرو بالله تأثيرات كاني دريش خاين أي بينين بلام زور خرافة إن جاء نسبة سرطانات يعني قري استهل قل بالصالي بيشترى مقارنة كن يعني زور يعني مخيفة زور يعني وقولي ترسنا كتير. سر باشا إن جاء دكتور استمع تاويك مان هي ليرة لأن لو أنا متاوي لصبي مالا كان هبت أم تاوي عشان تندرستا أجر خواردني كي آماده بكريت. تاوي زور خلق عليه أبو هالكورونا زور باش. طبعا الله تامشي زور خوش هالكورونا كي تاوي أجر كون بوبيت. طبعا يصير تقريبا زيك تندرس بود دواي أو كواحد مثلا بقول ما يقدر نصال يكسال شيء رشايب يا أبو باشا ما ديك ماني بيوتا تفلون يصير زور بكارية أو الرشاية كبليبو يومانا باشا أو ما ديك بكارية أو شنو عيكت لا نخان بدستو امان دكتور لاتي امان ساتن دروزنا لو انا ايرون كاس بتخواتون بيبين نظام حفو حسك يا دكتور بعد هاستي ليرو بوي بلا طبعا نفس الشيء بلا اتوانين ليرو سيركن ما انا جورتين كيشمان اما المطبخ كان ما انا بريتيل تاو بلا تاو بو لبري تاو توشتي صوره كتوم حتى سوركنول كلان خراب تربول كلان درجه حرارتي كلان دائما حتى صط لانه بينجو الرؤيه تبع بهالمين بوي حتى يعني جوري سور كردنوا بخرابترين وكولي رجدانين بو يعني بو اماده كرني خواردن بلا باشا لبروا او ما دانيك اي خينا ناوي معنا هموي كاريغري زوزو خراب يعني بيت باشا ولكات سور كردنوا زوربي او تفلون او ماده بلاستيك يعني كيما بيلين بي اف اي اس بيلين باشا الروتنا وجستمانو يعني حتى يكل الدراسه طازه كان على 2 مليار و 200 مليون بارتشي ورده بلاستيكي بو هي براتا جورو يعني بو ناو خيرمان دزبكا بو ناو خيرمان كزور قرصه بهيتش ولا شنو دكتور كان بعدانيشين برادراني وانا قرالان بدانيشنو رنگا بابتك باش تجينين بحالات يعني دس خوش دكتور باسي او ما بكرو لكابو طبعا نسويه كم كبدستو ابو بيون خان اما الرشايكه هم الرشتو أما تندرس بوتوا؟ بوشور في بوتوا يعني مثلا ما شاء الله. أنا ما توتا قديم. أول شيء بوشور من حزكم برسيار كم يعني. أما توتا جسيء مو توتا قديم مو بدوميا يوا. هندي طازهن يعني بالراسي بو خانمان دور كور ولا كريني موادي ناو مطبخي هرزان باي صيني دواي اللي بردنا كم عفوي سلاني أما
تاثير كات سەر شخصێک بژێوی ژیانی لەسەر بەڵام من داوای لە بردنەکەم ینی تاوە مەکڕ بە 4,000 و 5,000 و 2,000 و 3,000 ئەمانە بەڕاستی کارە ساتە چکە تۆ خۆت و مناڵەکان و خێزانەکەت هەمووی یعنی تەندروستیم و ڕاستە خۆتان لەسەری تاوایەکی باش سێنەوە تاوەمانەیە کە زۆر چاکە کە کارێکی ماوی ناکات لە سەرمان و دوورە لە پلاستیک و لە تێفلۆنەوە یەکیان پێوتێ ئارۆن کاست ڕەشێکی قورسە هەر بە ئینگلیزی لەنووسراوە یعنی کۆڵی سەبی ئاسن کراوە ئەمە تا ڕادێ باشە بەڵام هەر لەگەڵ چیڕانیا بڕێکی زۆر ئاسنەچێتە ژوورەوە ئاسنیش کە زۆر ڕۆشتە زۆرەوە بەناو لەشمان خراپە خۆتەزانی حتا هەر بۆ تەمەند درێژیش خراپە ینی ئینسان زووتر پیرەکە ئاسن ئەگە زۆر ڕاتە ژوورەوە بەڵام دوو دۆعیکەمانەیە کە ئەوانی کە باشە یەکیان پێوتە ستانلس ستیل هەمووان نزانین ستانلس ستیل بریتیە لە وەکۆڵیت سپیەکی مەیلە و زیوی هەمووان نزانین ستانلس ستیل چێ بەڵام تاوەیەکی چاک لانەخان لە حدودی 25 بۆ 30 دلار کەمتر دەست ناکەوێت کە بە عەمەل بێ و لە هینێکیوان چکە تۆ تاوەیەک بۆ ساڵێ بۆ 2 ساڵ بەکارهێنی بەڕۆژ لەبەرەوە گوناحەیانی بە هیچ شێوەیەک لەم لەحظە هەر خانمێک کە ئەو شتەی بینی یەک سفرەیدا نازانم ئەگەر یەکی حەز زۆر بە ئیمکانیت بێ بەڕای من یعنی بێ پێی سفرەی لە هەمووی ئەمینتر جۆری کەمانەیە کە یا لە سیلیکات دروستەکرێ یا لە گرانایت یا پێڵن سیرامیک کە لە بەرد دروستەکرێت سیرامیک یاخو گرانایت بەردە باشە سەبی ئەو بەردەکراوە لەژێر پرێشەرێکی زۆرە ئەگەر حتا بریناریش بێت چیەچێتە ناو لە شتۆ سیلیکات شتێکی وەکۆڵی ئینڤارمنتال فرندلی ینی هاوڕێی سروشتە زۆر ئاسایی بڕۆتن یعنی ئەگەر بەرد وردکەیت و بی خۆی چی بلێت من پرسیارەکەم ئەگەر بەرد وردە ئاردی بەرد هیچمان لێ نایە لەبەر شتێکی هەر شتێ لە ناو سروشتە لەبەر ئێمە لە سروشتە دروست بووین هەر شتێ لە ناو سروشتە ئەو گەڵایە ئەو خۆڵە هەمووی بڕاتە ناو لەشمانە چیە هیچ نییە لەبەر بەڵام پلاستیک شتێکی نامۆیە بە سروشت شتێکە بە هیچ شێوەیەک هیچ ئینزامێکمان نییە لە ناو لەشمان حتا تەسەوەر کە خۆرکەسپەکان پارچە تەنەوەل کە پلاستیکیان قەپیاکەن بۆی لە ناوی بەرن هەروەکو چۆن ڤایرۆسە شتێکی بینن بەڵام هەرچەند ئەکەن ئەو ئینزایمانی کە دەرێن ناتوانێت وردیکات لەبەر هیچ سادەی دکتۆر تۆ زۆر باز لە کاریگەری نێرێنی پلاستیکەکەی بەڵام ئێمە ئەو مناڵانەی کە کۆرپەن لە تەمەنێکی زۆر مناڵی ئەوانی کە شیری دایکیان ناخۆن کە شیری قوتووە خۆن هەر لە تەمەنێکی مناڵی و مەمەیەکی پلاستیکی بۆ ئەکڕین و بەردەوام بە ئاویگەرم ئەو پرسیارە بکەی ینی من هەر لە خەیاڵ ما بوو پێشەوە ینی لە بەرنامەکە پێ بۆ مەڵام لە بیرم چۆمانە کە بەڕاستی ئەمە کارە ساتە یعنی تەسەوور کە هەتا ئەم لەوانەیە کە پرسیارکە ئەی لە ئەوروپا بابی یان خۆ هەموو شتێک کە ئەوروپا کردی یعنی شت نییە هەمووی تەندروست بێت ئەو زۆر لە هینەکانمان بەداخەوە یعنی ئەو کەسانی کە کوردەکانی خۆمان کە لە ئەوروپا ئاژین یعنی وەهمێکیان هەیە لە مێشکیانە کە هەرچی لە ئەوروپا و لە وڵاتانی پێشکەوتۆ کرا زۆر باش ینی مەسەن حتا هەندێکیانەوە نییە زۆر ڕخنە گرنەوە چۆن دکتۆر لە بابی جانوان نییە ئێستا دیراسات تازە هەمی باسەوە کە زۆربەی وڵاتان ئێستا لەبەرەوە ئەلم لەحظە ئەو کۆرپێت ئەگەر مەمەی پلاستیکێ دەیتە فڕەیە گوناحە کاریگەری زۆر خراپی هەیە بۆ گەشەکردنی بۆ تێکچوونی باری هۆنمنی ئەو مناڵات حتا مجموعی مەشاکلی گەورە مەشاکلی پێست ئەمانە هەمووی بۆوان بەڵێ هەیە شوشەیە و تۆزەر لە جاتیەوە مەمەیە بکڕی بە 2-3 دینار کە زۆر چیپ و بێکواڵەتیە و زۆر ترسناکە بە 15,000 دکتۆر بە 15,000 هەیە شوشەیە هەیە سیلیکاتە هەیە سیرامیکە ئەمانە زۆر چاکن و کاریگەرەکەی ئەوە نابێت حەزەکەم لە نەخان یەکینین بکەین حەزەکەم ئەمانەکەوە یەکێ لە دوژمنە سەرەکیەکانی تەندروستیمان بریتیە لە ئەمە حەزەکەم بەداخەوە ئەمە لە زۆربەی ئەو شوێنان لە هەموو کۆمەگان پێڵین تەختەی جنین خۆی تەختە نییە پلاستیکە ئێمە پێڵین چی کەتەڵی پلاستیکی زنین تەختەی جنینەکە بێنە گۆشتی لەسەر ژنین باشە لە هەمان ساڵزەی لەسەر ژنین ئەنواع ئەوەشکال لە ڕۆژەکە بەلای کەمیەوە ئەفم کە منەما هەوە کوینەکەم بەلای کەمێ لەوانێت 200-300 جارواکەن لە ئەخیرا وەرە لا نەخات ئەوە بکە ئێستا ئەگەر کامێرەکە دەری کردایە من تەئکیدم بەڵام نابینرێت زۆر قورسە ببینە منیش بەعینە کۆنە بێمانێ لە دوای ئەوەی 200-300 جاروا بکە خۆت لە ماڵ هەمووتان تاقیکەنەوە دوای ئەوە بکە هەلێرە دیارە هەمووی هەمووی ڕاتەناو بە گۆشتەکەەوە چ ناو لەشتۆ بە زەڵاتەکەەوە چێتە ناو لەشتۆ بە هەموویم پێتەڵە مەڵم دراسەیەکی تازە ئەڵێ ملیارێک و 200 ملیۆن ڕۆژانە باشە لە ڕێگەی ئەم مادە پلاستیکیان و ڕاتەنەوە لەشمان یعنی کارساتە زۆر یعنی تەسەوور ناکەی یعنی ئینەکەی چەند زۆرە ڕەنگەکانی دکتۆر ئەوە هەیە ئەمە ئێستا تۆ سپیە هەیە سەوزە هەیە زەردە ڕەنگی ترەڕەنگەکانی خراپتر کە ڕیسایکلە بڵە ئەو ڕەشانەیە کەوا هەرچی نەکانی کەتیایەتی ڕەشەکان یعنی سەبوون منە علاگە سەبوون کە ئەچی بۆ بازار شتەکڕی لە
لە بازارمانە دائیمەن دوور کەوڕیسە من شخصی خۆم هەر ئەمات نامە دەستی لێوەم باوەڕ کرد یەکشت کەنەمانە دەست بە لە علاگەکەوە دەست بە لە علاکە و بە حاڵ دەست بە لە زمانت تاڵە هەر مادی کیمیایی هەمووی هایدرۆکاربۆنە مادێکمانە پێوتێ پۆلیسایکلیک ئەروماتیک هایدرۆکاربۆن یعنی ئەوانە کە لە پیترۆکیمیاویات دروستەکرێت لە معمەلی نەوتا دروست یعنی لە مشتقاتی نەو دروستەکەن ئەمانە کاریگەری زۆر خراپی حتا ئەتوانی سپێکان بەکاربێنە بەڵام بەگوێی منەکەیت حتا گۆشت مەخەنە ناو علاگە و بە هیچ شێوەیەک زۆر باشە ئەجا با بینە سەر ئەگەر عەفوکەم پرسیار لێوەکەم گۆشت کۆن ئەمان خستە ناو چیوە من لێوە گەورەترم چاکەزانم گۆشت جاران کە ئەچوو بەلا قەساب چێزانە لەناو چیایە ناو کاغذ کاغذی کەبوو بۆر بوو ئەم قسە ناو کاغذەکە ئەومە ئەم پێچاوی خەڵکی بردەمانە نەبوو ئەم علاگە سپێ و شتانەوە ئەی دکتۆر کە هەڵیگرین لە چیە هەڵیگرین تۆڵی گۆشت مەخەنە علاگەوە هەڵیگرین ئەگەر بمانەیە گۆشتێکی زۆر بکڕێنەوە سوپەرمارکێتەکە ئێستا ئەتوانین بچین لاە خامچی ماژدی مۆڵ و فامیلی مۆڵ بەس یەک تۆز دەجاتی ئەوەی ئەوڕۆی کە لە مانجێکە ئەیدەین بە خۆراکی ناتەندروست و هەندێشتی بێ کەڵک و بێ مەعنا و بێ سوود ئەوە نە کۆکەرۆ لە بودجەی مانگانت بیدە بەشتی پلاستیک شوشەمانەیە ئێستا من لە حەزە بکە لە جاتی پلاستیکە کۆنتێنەری شوشەمان هەیە لە هەموو شتەکان ئەتوانی سەوزەکانی تێکەی ئەتوانی گۆشتەواتی تێکەی توانی میوەکانی تێکەی توانی هەموو شتەکانی تێکەی پلاستیکمانەیە توانی هەموو شتە ئەو شتانی تێکیتمانە زۆر باشە ئەجا با بینە سەر چا خواردنەوە کە ئێستا زۆربەی لە شوێنانە زانین تەنانەت توای لێ هاتووە کاتێک کە خۆشمانە چینە دەرهۆ نەجا لە نێو ماڵەکانش کە قەرەباڵق بێت چا خواردنەوە هەر لەم پەرداخە سەفەریانەیە کە چایەکی زۆر گەرمە ئەکرێتە ئەم پەرداخە سەفەریانە بهێنین دکتۆر وەڵاگەر یەک دانم بیتێگە حەزێک بۆی هەر ئەمە تا چەند زیانیە اینجا لەگەڵ ئەوەشا بە هەر لەسەر چاخواردنەوەکە پرسیارێکی تریش بکەم هەنێک کەسمانەیە ئەڵە چای دەرەوە تامی زۆر خۆشە لەبەر ئەوەی ئەو کتری و قۆرەی کە لە دەرەوە بەکارێنێت ئەوەنە کۆن بووە ئێستا چاکەی تامی زۆر تایبەتە ئەم چایە تەندروستە کە تامی ئەوەنە خۆشە لەگەڵ ئەوان نیم بڵێت چاکە تامی خۆشە بۆ نێوی کە پلاستیکە جارە طبعا ئەمە یەکەم شت ئەمە کوپی کاغذە ئەگەر لە حەزە بکەین کاغذی ئەمە گەر گەرم بێ یەکسەر هەستەکەی کانێجا ئاوا توێتەوە بەس یەکسەر توێتەوەمانە ئەگەر کوپەکە بە 100% کاغذ بێت طبعا کوپی پلاستیکمانەیە وەر سپێکان و وێرانە یانیمانە کە ئاوی گەرمی تێ ئەەکەیت مادێکمانی پێێتە بیسفینۆڵ ئەی بیسفینۆڵ ئەی ئەوەی کە لەناو ئاوی دەبەکانە هەمانەمانە بۆیە کە ئیسە تەندروستی تا چەند ساڵێک 2 ساڵ لەمە پێش ئاوی خواردنەوەمان لە دەبەکانە لە بەردەمی سوپەرمارکێتەکانە لە بەردەمی خۆری هاوینی 60% دا ئەنرا و دوای ئاوکەمانە خواردەوەمانە تا ئەم ئەخیرانە وەزارەت تەندروستی مەمنوعی کردووە کا بە هیچ شێوەیەک نەبێ ئیسا ئیخەنە ناو سێبەرە و نایڵ گەرمێوەمانە ئەمە لەگەڵ ئەوەشا پلاستیک نییە ناو پۆشەکەی لانەخان ناو پۆشەکەی بە مادەیەکی پلاستیکی وەکو تیفلۆن ئەدرێ چکو ئەگەر ئەمە بەس تەنها وەرەق بێ بەس ئاوی گەرمە تێکرد بەرگەی 20 سانە ناگرێت لەتە بێ وەرەقی بێنە هەر چەنێ مەقەبای بێنە هەر مەقەبایە بێنە کە چەنێ ئەستورە چایەکی تێکردانە بەرگەگرێ ناگاتە 10 سانێ و لە ناو چێمان بۆ ئەوی بتوانێت بەرامبەری ئەو گەرمیە و بمێنێتەوە تێک نەچێت مادەکەی ناوەوەی بە تەفلۆن ناوپۆش ئەکرێ بە مادەیەکی پلاستیکی ئەو مادە پلاستیکیە بە هەمان شێوە هەزارها پارچەی تەنۆلکەی وردی پلاستیکی ڕاتە ناو لەشمان و کاریگەری زۆر خراپی هەیە کەوچکەکەشی تێکەین کەوچکەشی پلاستیکەیان لەبەر من لە شوێنان زۆر بکات کە ئەمەنێ یان تەسەوڕ کە یەکسەر ڕەفزێکم ناخۆمەمانەڵم یا کوپم بەریان ناخۆم یان تەسەوڕ کە من پار تقریبا 3 هەفتە لە سین بووم باشە لە کۆرسێکی بووم گەشە پێدان و ئەمانە بووم باشە ئەچینە ناو ئینەکە هەمووی دانەنا ئەمانە لە هەموو وڵاتەکان بە تاقتەنا من نەمە خوارد ئەنو بۆ قرس و تاتیان گەێنم زۆربەی زۆری هیچ باگراوندێکی صحی ومانیان نەبوو خەڵکی بەنگەلادیش و تایلاند و ئەنواعی لێ بۆمانە ئیتر لە ئەخیرا هەموو ڕۆژێک کوپەکەم لای خۆم لە ئوتێلەکەەوە هێنا هەر کوپە مەگەکەم دامەنا ئەنو بۆ ئەیێنی ومانە ئیتر تێنەگەشتە من جا باسی ئەو مۆزوع بکەم لە وەڵاخیر و خۆم هەموو جارە چاکەم تیا خواردەوە پاکەم شۆردەم قسەتە نایمان ئەمە زۆر کارەساتە بێمەعنایە حتا ئەتوانیت ئەگەر من و تۆ ئەموو ئەو ئێوە بەکارینێنین پاش فترێ زۆر کەڵەکە ئەبێ ئەو کەسەشی کە بژێوی لەسەر ئەمەیە بەرەبەرەیت ئەڕائیشێکی ترەکە ئەمە ناهێنە جارێکی تر و هەموو ئەو پارەشمان بە هەدەر ناچێت کە ئین بە شتێکی بێکەڵکی ناتەندروست کە بۆ لەشمانە بەڕاستی ئەمە زۆر خراپە و ئەمە بە تەمای ئەوەی کە کاغەز بێنە پلاستیکە بە هەمان شێوە چێتە ناو لەشمانە زۆر باش اینجا منێک پرسیاری دیکەشم هەبوو ئەم سوسکی پلاستیکیانە کە زۆربەی کات بەکارهێنرێت بە تایبەتی هەندێک جار ئەمەشتی زۆر گەرمی تێئەرێت کاتێک کە برنج ئەگەر بە پڵاو لێ بنرێت کە ئەیکەیتە ناوێ و کە زۆر گەرمە
بۆ ماکەرۆنی و سپاگێتی ئەوانە بۆ هەموو بابەتانی کە گەرمێکیتە بۆی کە ئاوەکەی چی شتێکە گەرمت کرد دەیان هزار پارچەی تەنۆلکەی وردی پلاستیکی ئەڕاتە ناو لەشمانەوە تا ڕادێ بە ساردی کەمتر تەسیری بەڵام هەر باش نییە بە ساردێکشتا حتا دراساتی تازاڵێ بە ساردیش کە ئیخیتە ناو سەلاجەوە مەسەڵەن ئەمانە پلاستیک هەزۆ خراپە بەڵام مهم ئەوەیە نەیەڵیت یعنی لە هەمووی خراپتر یەکەم گەرمکردن بەڵام لە هەمووی خراپتر لە گەرمکردن باسێکیمان کەوتمان سوورکردنەوە چکە سوورکردنەوە دەرجە حرارەتی لا نەخانەگاتە 250 بۆ 300 لێ سوورکردنەوە بۆ ئێمە دائیمەن بە خەڵکەڵێن حتا ئەگەر باسی بەدەر لە پلاستیکەڵێن بۆچی ئەڵێن خراپترین شێوەی ئامادەکردنی خۆراک بریتە لە سوورکردنەوە لە بەرەوەی لە سوورکردنەوە دەرجە حرارەت ئەگاتە 250 ڕۆمەکە هەر وێرانە بێ بەتەواتی ئەمانەی ئێستاوی کە بەدەستەوە ئەمە سا باسی سوورکردنەوە کرد ڕەنگە ئێمە بۆ سوورکردنەوە بۆ برنج لێنان و ئەمانە لە چێشخانەکانمانە جۆرەها کەوگیر و کەوچک و بابەتی ترمان هەبێ ئەمەیان تەختەیە بەدەست بەڵام زۆر کۆم بۆ دکتۆر باشەوە خەریکە لە لاوە ئەشکێ ئەمانە تەندروستە لە ناو چێشخانەکانمانە هەبێ طبعا جارێ پێش هەموو شتە تەختەکانیش ئەگەر ملاحەزە بکەن تەختەی چیپ و بێکواڵتیمان هەیە بە 1500 2000 دینار ئەگەر ملاحەزە هەرسانتری شێ بەڵام تەختەی زۆر چاکشمان هەیەمانە چخۆ ئەو تەختە چیپانان مەکڕن بەڵام دووەم شت ئەگەر ملاحەزە بکەیت تەختەکە بریناریەکانی لەوانەیە لە کۆتاییدا بێ بە مۆڵگەی بەکتریا و یعنی التیابات و دکتۆر ئەمە لە سەرێتی ئەم ناوەنی هەمووی ڕۆژ برینار بۆمانە شوێنەگرێ بەڵام هێشتا ئەوەی کە تۆزێ بەکتریا بڕاتە ژوورە بۆ ناو لەشت هەر زۆر ئەهوەنترە لە پلاستیک بڕاتە ژوورە بۆ ناو لەشمەوانە لەبەرەوە بەڕێی من هەموو حتا ئەگەر تاوەکەت تەندروستە مەسەن تاوەیەکی چاکە کڕیەوە بە 40-50 دلار کە بینیت لە ئەخیرا هەر بریناری تێئەکەوێت وازی لێبێنە ئەمە هی تا کۆتایی ژیانە نییە فڕیدە ناو بەناو بەگوێی منەکەی هەموو ساڵێ بۆ 2 ساڵ جارێ بگەڕێ بەناو هەموو مەتبەخەکەتە چێکی کە لەم سەر بۆ ئەو سەر هەرچی برینار و حتا ئەگەر کوڵتیش فڕیدە ئیتر بە عەمەلیەوە نایە تا کۆتایی ژیانە یعنی دکتۆر ئەگەر یەک تۆزیش برینار بوو بێ بۆ نمونە کەسێک زۆر حەسکا برنج بەردەوام لە مەنجەڵ ئەکالێنێ بەڵام هەستەکە تۆزێکی برینار بووەڵێ هیچ نییە خۆیش تار دەست پێکا لە دوای بریناریەکەەوە حتا ئەو باسم کردانی کەمپێتی ئارم کاست ئەوەی کە بە سەبی ئاسن کراوە باشە تا ڕادێ زۆربەی ئەڵێ یعنی لە دراسەتکانڵ باشە بەڵام ئاسنی زۆر ڕواکە ئەیکی ڕێنی و بنکڕەکە لەکەیتەوە زۆربەی ئاسنەکە ئەڕاتە ناو لەشت و خراپە ئاسنی زۆر اینجا ئەو فۆرمە ئاسنەوانی کە بڵێ ئاسن زۆر باشە بۆی کەوا مەسەن بۆ کەمخەنینا ئەو جۆرە ئاسنە ئەوە نییە کە ئێمە ئەی خۆین بە لە ناوینا ئاسن ئەنواع جۆری هەیە ئەو جۆرە ئاسنە نییە بۆ هەڵمژین و بۆ چاکی و باە ئەڤە لە بڵەتێکی زۆر بەمان لەبەرەوە زۆر خراپە شتێکی این نییە دانی کە حەزەکەم باسی کەم ئەوەی ئەمینە ئەمانە ئەمە کێشەیەکمان هەیە ئەمانە هەمووی پلاستیکن چەنەهامانێ لەم نەوعانە ئەمانە قاڵبی چێکن ئێسامە تقریبا تۆزە ئەستورتریشە یعنی هینە ڕقترە هەمانە نەرمەکانن ئەی خێن ناو مایکرۆوێڤ خێن ناو فڕنەوە زۆر خراپە کاریگەریەکەی یعنی لەگەڵ چێکەکات بە هەمان چوە هەزار ئەها پارچەی تەنۆلکەی هینە خۆیمانە ئللا بگەڕێ بۆ ئەوانەی کە ستێنلس ستیلن یا فافۆنە یا جۆرێک لە جۆرەکان سیرامیکەی ئەمانە لەبەرەوە بگەڕەوەی زۆر خراپە نابێت بکاری باشە باسی مایکرۆ کرد دکتۆر هەر زۆر کات هەندێک پلاستیکەیە خۆی لەسەری نووسراوە ئاسایە بیخەیتە مایکرۆوە ئەوانەش نابێت بڵێ لان خان ئەوەی کە لە هەرچی شەریکات نووسی لەسەر ئەو بەرهەمانە خۆ معنای نییە تر بەرهەمەکە زۆری نەمانە طبعا ئەوە نووسێمانەوە بیخەناو مایکرۆوێڤەوە چۆن نا لەبەرەوە زۆر نابێ دوورکەوینەوە لەو قسانەوانە جا دکتۆر من باسمان کرد لەو کەرستانی کە بەکارهێنین بەڵام زۆر خانمیشمان هەیە ئەڵێ بۆی قاپ و قاچاقەکەم زۆر پاک بێتەوە بەڵێ فاس بەکارێنێ بوو نەگەر ئێوارەی ماسیەکیان هەبێ ئەگەر خواردنێکیانە بێ سەر و پێ بێ ئەڵێ بەخوا ئەم قاپانە من فاستی تێنەکەم پاک نابێتەوە ئەم فاستە بە شۆردنەکە ئەوات یعنی سمن پێشمە سەرفاس بۆ شتێک کە نەکەم تا ئێوە قسەکانەکەم با من هەندێ مادە تێکەڵکەم باشە چونکە ئێمە خانمان زۆر حەزمان لەوەیە من ئەم فاستە ئێوە قسەکان تام بکەن تێکەڵاوێکیت تێکەڵ یەکەم لەگەڵ ئەوە ئێمە خانمان بەکارهێنین باشە ئەگەڵ خۆ زۆر بۆنی پیسە ینی با نەچێ بەسەرتا ینی بەڕاستی زۆر کەمی لێ بەکارهێنم نەک تێزاب زۆر باشترە لە فاس ینی تەسەورکە یعنی زۆر شتێکی خراپە ئەوە ئێستا زاهی لێ دکتۆر هەیە هەر لەم چەند ڕۆژێ خانگەی لە دەستالەوەی کە دوو مادەی پاکەرەوەی تێکەڵ کردبوو بۆ پاکردنەوە ئەمە بۆیە بەک ئەیکەم دکتۆر چونکە بەڕاستانی هەر بۆنەکەی بڕا بەسەرتا یعنی بۆی هەیە تووشی هەوکردنەوەی سیەکان بکە
بۆیە ئەو کەسانێکەوە ڕەبوویانێ و کەسانی حساسەتیان و کەسانی کە مەشاکلی زۆر دروستەکە بەڕێی من بەبێ دەستکێش نابێت دەست بدرێ بە هیچ شێوێ لە ماوەدانە حتا ئەمانش کە ئیسە بەکارهێنین یان نامێت بچمە ئینەکانە بۆی وەکۆڵیت نەبێ بە وەکۆڵی شکاندنی بەرهەمەکە حەز ناکەم ینی ئینەکە بەڵام هەموویان ئەوانەی کە قاپشۆرەکانی پێپاکەینە پێویستە خانمان حتا ئەتوانیت بەدەستکێشەوە ئەو شتانە بکەی و دوایەوە دەست پاک بشۆیت ئەبانە کاریگەری هەموویان یان کۆڵی ژەهرن بەڵام لە هەمیان ژەهرتر ئەو فاسەیە دکتۆر ئەمەی کە بەدەستی منەوەیە من خۆم کردومە باشە دڵنیاشم ئەو خانمانی کە ئێستا بینەری بەرنامەکەن ئەوانیش هەمان شێواز کردویانە دکتۆر هەوڵێم ئەو بابەتانی کە بۆ پاکەرەوە بێ لە ناو ماڵەکەی خۆما ئەگەر بمەوێت بۆ نمونە دوول لە ڕووی بینەران تەوالێت و حەمام و ئەم بابەتانە پاکەم و زۆرێک لە مادە پاکەرەوەکان تێکەڵەکەم بۆی بە باشی پاکرێتەوە باشە ئێستا ئەمەی کە بەدەست منەوەی یەک دوو بابەتم تێکەڵ کردووە لە مێشکی خۆماوامدام ناوە ئەگەر بێت و ئەم بابەتانە پاکەرەوانە هەمووی تێکەڵکەم باشتر شوێنەکەم بۆ پاککاتەوە ئەمێت تۆ ڕوونکردنەوە بە من و بە بینەران بێ پێم بڵێ تێکەڵکردنی ئەم مادە پاکەرەوانە چ زەرەر و زیانێکی هەیە بۆ من بۆ نمونە بەتایبەت کاچم حەمام و ئەو بابەتانە پاکەم و دەرگاکەش لە خۆم داخەم ئەمە چ زەرەر و زیانەکەی جابەتایبێت دەگەرم ماڵێکی بچووک لە ماڵەکەشا هەبێت دکتۆر ئەم بۆ ناچێت من ئەوە طبعاً کیمیاویەکی زۆر مختصی ئەوەیە کە بزانێت بزڵ مادەکان چوون و چی و چ کار لێکێکن بەڵام ئەوەی کە ئەزانم بە شێوەیەکی گشتی یعنی کاریگەریەکەی زۆر خراپە تێقەڵکردنی شەهر لەو خراپتر ئەمانە هەندێک جار سنەرجەستێک یعنی وەکۆڵی کاریگەری یەکان دایان قات زیاتر ئەبێ کە تێکەڵاویانەکەیت و ئەیدەی لە زۆربەی هەندێک خانم حتا دەستیشی بەری ئەەکەی پێسی هەر مباشرەتەن هەمووی بینێ و کەسانێکەوە ئیشی فاسەکەن ملاحظە کە سیر پێسی ئەو ئافرەتەکە کاریگەری زۆر خراپەیە بۆ پێس زوو پێست چرچە بێ زوو تەشەقوقاتەکات زوو یعنی تصور ناکە چەنی خراپە بۆ تووشی نەخۆشەکانی پێشترێ بێ من خۆم دکتۆروام لێ هاتووە فاستم زۆر بەکار هێنا بوو ماوەیەک ینی هەستمە کرد ئیتر هەموو دەستم بەبێ دەستکێشیش بەکارم هێنا هەموو دەستم دکتۆر ئەخورا چون بۆ لای پزیشکێکی پێستی ئەگەر هەر بەردەوام بووی تا لەسەرەوە ئەگەر یە بوو تووشی ئەگزیمابی زۆرێک لە گرفتەکانی پێست توش هەر بۆ نەکەی بڕوا بەسەر تا ملاحظە کە جاری وایە حەمامەکە پاکەن لە بعض ماڵ ڕووی تەناوی هێشتا بۆنی فاسەکەی تیا یعنی زۆر خەتەرە یعنی زۆر شتێکی زۆر خراپە کەواتە چی بکرێت بۆ ئەوەی کە خانمان ئەم مادانەیەتر بەکار نەهێنن بۆ ئەوەی کە لە ڕۆ تەندروستیەکەشەوە زەمە خۆمێکێکم لەوانەیە کە زۆر هەستگاریمێ بەرامبەر بە فاسکێ سەمونێکی بەسەرمە ئەمەش دانێکیان ئەمە لەم نیوە مەخوابزان یا ئەرێنە وەرەقە ئەم فالکۆنش کە ئێستا بینین لە مارکێتەکانە بەکارێن ئەمە وەرەقە توانی بەکاری بین دکتۆر هەر عەزێت نەوە کارتۆنەکەیمان بۆ دانە هەر شتەکە خۆی فالکۆنەکە خۆی بێت ئەمەش هەر نەفسی شتە باشە دەست خۆش زۆربەی کات کە ئەی بەسین بە خۆراکانمان و بابەتی هەویر و ئەیخێن ناو فڕن و ئەم شتانە ئەمیش بە هەمان شەو کاریگەری زۆر خراپیە بەس ئەمەش خراپتر وەرەقی ئەلمنیۆمە ئەگەر ملاحظە بکەن ئەوەی کە ژێر مریشک و ژێر و بابەتانی کە سوورەکراوە بەبەرەوەی خێن ناو فڕنەکە دەرجە حرارەتەکەی گاتە سەر و 300 لێ سەدی باشە دوای دەسم شۆ زۆر بە هیچ شێوە نزیکی دەستی دکتۆر هیچ بەردەستم نەکەوتەوە ئەڕاتە دەرجە حرارەتی ئەگاتە 300 لێ سەدی و زۆربەی کات ئەو ئەلمنیۆم مادەیەکی ژەهرە باشە کە ینی بە فریکە ئەڕاتە ناو لەشمان و کاریگەری زۆر خراپی هەیە و یعنی کاریگەریکە خراپەکانی ئەو لەبەری مادەی کانزایەکی قورسەکانە ئەڕاتە ناو دەماغی مرۆڤ و هەروەها نیشتنی لە ناو خانەکانە زۆربەی کات ڕڤەرس یعنی ئەو نیشتنەی یعنی بە هیچ شێوەیەک هەڵناگەڕێت یعنی لەش پاک نابێتەوە و کاریگەری زۆر خراپی هەیە بۆ دەماغ ئەبێتە هۆی تێکچوونی خانەکانی دەماغ خۆ هەندێک جار زیادبوونی ئەگەری بە ئەڵزەهایمەر لە کۆتایی زۆر باشە دکتۆر من یەک دوو پرسیارم هەیە حەزەکەم وەڵامێکم بیتەوە لەسەر ئەم بابەتانە باست لە مەنجەڵ کرد ئەگەڕەمەوە سەر مەنجەڵ و تاوە ئەو بابەتانە پێ دوتین چ جۆرە مەنجەڵە گونجاوە بەڵام لەناو کورداواری خۆمانە زۆر باسیێواکەن بەڵێ مەنجەڵی مس و فافۆن و ئەم بابەتانە زۆر بەکار هاتووە بەڕای تۆ ئەمانە تەندروستن خۆی منجەڵی مس تازە دراساتی تازەی لەسرە مس بە هەمان شێوە ینی کۆپر هەم نەفسشت یاوە کۆڵیت کانزایەکی قورسە و زۆر خراپە نیشتنی بە هەمان شێوە کوڕەساڵس و کادمیۆم و ئاسن و ئەمانە هێشتا ئاسن باشتر تا مس ئەمانە لەبەرەوە کە پاکیەکەینەوە زۆربەی کات هەندێک لەو مسە لە کاتی هینکردنەوەمانە ئەگەم لە حەزڵ کە ئەمەە ئەیگرێ ڕەش بێتەوەمانە زۆربەی کات دوای ساڵە جارێ ئەبێ پاکیکەینەوە بەڕای من ناهێشتا هەردە مسیش زۆری نیێومانە لەبەر زۆر خەڵک
با حەزەکەم یەکشت بڵم لەوانەیە زۆر خەڵکم لێ عاجز بێمانە هەرچی شتێک کەوتمان کوردەواریە شەرت نییە تەندروست بێ ئەگەر ملاحەزە بکەی نەک هەر لە مۆزوعە لە زۆر شتی کەمانەیە من دائیمەنەوە باسەکەم بۆ خەڵکیمانە هەر شتێ وتمان کوردەواریە تەندروست نییە شەرت نییە کەوتمان ئیتر مەسەن ماس وەلا مادەم ماڵین کوردەواری ئیتر دڵمان پێی خۆشە بەسێک پرسیاری دیکەشم هەبوو باشتر وایە بەکاری نێنین عەفو زۆر باش تەرمۆزەی چا تەرمۆزی ئاوی گەرمی مناڵە بە تایبەتی بۆ خانمێک کام مناڵێکی بچووکی هەبێ کۆرپەی هەبێ هەمیشە ئاوێکی گەرمە کاتە تەرمۆزەکەەوە ئەو تەرمۆزانە تەندروستە و ئەگەر تەندروستە بە شێوازێکی بەکار بهێنرێت ئەگەر ناوەی تەرمۆزەکە ئەگەر ملاحەزە بکەی خۆی ئەزانێتی پەیوەند خان یەک شتمان هەیە ئەگەر بۆ هەر کەسێک تااقەتی نەبێ ئەم شتە و بیخوێنێتەوە و مادە ئینگلیزەکانی ومانەیە تەنها یەک شت حەکەمە بریتە لە نرخەکەی دائما ملاحظة بکەن نرخی هەموو بەرهەمێک حەکەمە لە بینی تۆ و کوڵەتیە نادیرن شتێ بکڕیت تەرمۆزێ بکڕی بە 5,000 و تەرمۆزێ بکڕی بە 25,000 بۆ نمونە مستحیل یعنی بڵێ ئەمیان کوڵەتەکەی باشترە مستحیل ئەمانە لەبەرەوە تەرمۆزەکان ئیستا ئەوانەی کۆن کە پلاستیک و شتی تیا بۆمانە زۆر خراپە ئەبێ تەرمۆزەکە ناوەکەی چی بێ سیرامیک بێ یا گرانایتە یا شوشەیە باشترین شتەوە شوشەیە يمو سر جاري كي خانمان نهائيا لم لحظة وركز جاي لمن جناحة يعني كارثاته بعضكم تاوان بو من على كوربكت مەمەی پلاستیک بەکاربێنی بەڕاستی دەسەکانە خۆش بێت هیوادارینەوەی کە هەموو خانمان بەدوور بنەوەی کە ئەم چاوێ و ئەم کەوچکە و هەموو ئەو کەرستانە بەکاربێننەوەی کە ناتەندروستە بۆ سەر ژیانی دەستە خۆش بێت دکتۆر من هەر لە سەرەتای پرۆگرامەکە من بەدەستەوە بەدڵنیایە مش تەندروست نییە بەکاری بێنین و بیخێنە فرێزەر و بیبەستێت و بیبین لەگەڵ خۆمانەوە بەتەکیدی ئەوە مەسەڵەن حتا جاری وایە شیری تێکەن جاری وایە شتە گەرمەکانی تێکەن لە هەندێک شوێن شیرەشی تێکەن باوەڕکە زۆر باشەکانمانەیە هەمووی ناتەندروستە دەستە خۆش بێت دکتۆر پرسیاری ترمان زۆر ما بۆ بەڵامی تر بەوەی کەمی کاتی پرۆگرامەکە و کۆتایی بەم تەوەرایانی دەستە خۆش بێت